لە ژێر ئاگری بەردەوامی هێزەکانی نێونەتەوەی خۆجێی لە ساڵی پار داعش بەشێکی زۆری ناوچە هاتنی چەکدارانی بۆ نێوخۆی و هەروەها سەرچاوی دارایی لەدەستدا. باو حاڵش میلیتانەکان بۆ ڕاگررتنی شاری مووسڵ بەرگرێکی تون دەکەن. بڵاوکردنەوەی ترۆر لە نێو دانیشتوان چەشێکی گرنگ بۆ داعش لەو شەڕەدایە. کارمەندانی مافەکانی مرۆڤ لە عێراق ئاگاییان داوە کە داعش لە گوندی سەفینە لە 15 کیلۆمەتری باشووری مووسڵ 15 مەدەنیان کوشتووە و تەرمەکانیان خستۆتە نێو ڕووبات وا دیارە بۆ ئەوە تیرۆر لە نێو خەڵکدا پەرە پێ بدەن. پاژنیوەڕۆی 19 ئۆکتۆبەریش چوارشەمەی ڕابردوو لە هەمان گوند بە پێی راپۆرت داعش 6 مەدەنی لە دوای ئۆتۆمبیل خستە بوو بە نێو گونداندا ڕاکێشی دەکردن. لە دەستدانی مووسڵ نەک مەرگهێنرانە بەڵکو زەبرێکی جددی وە سەر داعش دەبێت وەک جابی وارێک دەڵێت. ئەو بیرۆکەیە بۆ ماوەیەکی درێژ لە نێو ئێمەدا دەمێنێتەوە و دەترسم کە شەڕەکە هەتا چەند ساڵان درێژی هەبێت. ناوبراو سەرهەڵدانی داعش لە داگیرکردنی عێراق لەلایەن ئەمریکاوە دەزانێت. ئێمە ئەگەر تیشکمان خستایەتە سەر قاعیدە و بە دوای سەدام حسێندا نەچووبین پێم وایە مێژوو بە شێوەیەکی دیکە دەبوو. ئێمە ئێستا لەگەڵ ئەو دوژمنە شەڕمان نەدەکرد. ئەو دەڵێت داعش بیرۆکەی تیرۆریزمی لە پلەی جیهانیدا سەر لە نوێ پێناسە کردووە. پێم وایە داعش وەک بەدکارێک جێگای ئەڵقاعیدەی گرتووەتەوە تەنانەت بۆ خەڵکی ئەمریکاش لە کەلتوری ئێمەدا لە میدیای ئێمە زۆر بازە داعش دەکرێت چونکە بە شێوازێک خۆی ناسان کە قەت ئەڵقاعیدە نەیتوانی ئەنجامی بدا. ئەو دیمەنە ترسناکانی سربڕین و لە سێدارەدان و ئەو بەدکاری ئەوان ڕۆژانە ئەنجامی دەدەن داعش بەم ڕێگایە چووە نێو هزری خەڵکی ئەمریکا کە تەنانەت ئەڵقاعیدە نەیتوانی ئەنجامی بدات. هەزاران کەس لە خۆرهەڵاتی ناوەڕاست چوونەتە نێو داعش. کاتێک خلافەتی بڕوخێت گەلێک لەو کەسانە دەگەڕێنەوە وڵاتەکانیان. وارق دەڵێت ئەو کەسانەی دەست لە کردداری بیرۆکەی تیرۆریستی هەڵدەگرن جیا بکەنەوە بۆ ئەوەی ڕوبەڕووی پەیامی جیادی ئەو کەسانە بن کاروە بیرۆکەی داعش درێژە پێدەدەن.